ئەوەی کە ئەمڕۆ گرنگە ئێمە قسەی لەسەر بکەین لە دوای هەموو ئەو کار و چالاکیانی کە لەم ماوەیە بەردەوام بووین لەسەری و نەوەستاوین بەردەوام بە دوای کێشەکانی کرێکاران لە کەرتی تایبەت و لە کەرتە جیاوازەکانی ترا بووین. یادداشتێکی گرنگمان داوە بەڕێز پارێزگاری سلەیمانی بۆ ئەوەی ئەم یادداشتەمان بگەێنێتە حکوومەتی هەرێمی کوردستان. خۆشببختانە بەدەنگ هەوڵەکەمانەوە ها و جەنابی پارێزگار جەنابی قایمقامی سلەیمانی لیژنەکان بەدەم داواکاریەکەمانەوە هاتن لەم داواکاریە ئەو خاڵە گرنگانی کە ئێمە پێشکەشمان کردووە 6 خاڵە. گرنگترین خاڵەکانی ئەمانە ئەوەیە کە جێبەجێکردن داوامان کردووە یاسا سەروەر بێ لە هەرێمی کوردستان بە جێبەجێکردنی مادەی 65 لە یاسای کار کە مافی و کرێکارانە دەستەبەرەکە بەهۆی کارێکی نەخوازراوە کارەکان بوەستێ و ئەو خاڵی تر کە زۆ گرنگە لەمەیە ئاماژەمان پێداوە ئێمە داکۆچیشمان لە مافی خاوەنکارەکان کردووە لە کەرتی بچووک و مامناوەند.